يضمن أمنهم ويحفظ كرامتهم كرامەت و ئەمنیەتیان پارێزراوە و هەروەها لە سەر خاچی باب باپیرانیاندا دەژین. لەگەڵ گەڕانەوەیان بۆ هەرێمی کوردستان هەموو جۆرە ئاسانکاریەکیان پێشکەش دەکەین بۆ ئەوەی بگەڕێنەوە ناوچەڕەسەنەکانی خۆیان. ئەم ناوچەیە ڕوبەڕووی چەندین ڕێکخراوی تیرۆریستی بۆتەوە، کۆتاییشیان ڕێکخراوی تیرۆریستی داعش بوو کە هەڵسا بە ترسناکترین کۆمەڵکوژی و توندوتوژی بەرامبەر بە مرۆڤایەتی لە ماوەیەکی کەمدا توانی ناوچەیەکی فراوان کۆنتڕۆڵ بکات، دوای ئەوەی کە هێزە ئەمنیەکان شکستیان پێهێنراوە. هەروەها بەردەوام بوون لەو ناوچانە و داگیرکردنیان بە شێوەیەکی دڕندانە و لە ئەنجامدا بە هێزی پێشمەرگە و بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی توانیمان ئەفسانەی داعش بەدەستی پێشمەرگە لە ناو بین و دەست کرا بە ئازادکرانی ناوچەکان و مووسڵ بە هەمان شێوە کە بە خوێنی ئەم شەهیدانە توانرا چەندین سەرکەوتن لەم ناوچەیە و لە ناوچەی سەهلی نینەوە ئەنجام بدرێت و لە شنگاریش بە هەمان شێوە کە هێزە ئیتحادیەکان توانیان بچنە نێو شنگار و دواتر توانرا مووسڵ ئازاد بکرێت. دانیشتوانی خۆشەویست، نامەوێت لێتان بشارمەوە کە ئەم ناوچەیە ئەمڕۆ چەندین ساڵە ڕوبەڕووی چەندین هێز و شەپۆڵی توندوتیژی و تیرۆریستی دەبینەوە کە ئەم ناوچەیە بەکارهێناوە وەکو بنکەیەک بۆ ئەوەی بتوانێت کردەوە تیرۆریستەکانی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان و ناوچەی سەهلی نینەوە ئەنجام بدات. ئەم ناوچەیە بووەتە هۆی پێکدادان و شەڕی بەردەوام. بە هەمان شێوە ئەمە پشتڕاستکراوەتەوە کە ماوەیەکی درێژە ئەم کێشانە لەو ناوچانەدا هەنوو. هەروەها ئەم ناوچەیە لە چوارچێوەی مادەی 140دایە بە تایبەتی ناوچە جێنا کۆکەکان. بۆیە پێویستە سەرجەم لایەنەکان هەوڵ بدەن بۆ ئەوەی سەقامگیری و ئەمن بۆ ئەم ناوچانە بگەڕێتەوە و مادەی 140 عێراقی جێبەجێ بکرێت. دوای ئازادکردنی ئەم ناوچانە لە سەردەستی خوێنی شەهیدان ئێستا ئەم ناوچانە سەقامگیری گەڕاوەتەوە و پێکهاتەکان دیالۆگیان لە نێواندا هەیە و لێک تێدەگەن لەلایەک حکوومەتی هەرێمی کوردستان و لایەکی کەش حکوومەتی عێراق هەوڵەکانی خستوەکتەگەر لەم ناوچەیە. بەڵام بەهۆی ڕووداوەکانی ئۆکتۆبەر ئەم ناوچەیە دووبارە ڕوبەڕووی کێشەی جیاواز بووەتەوە و بۆشاییەکی ئەمنی لە نێوان هێزەکانی هەرێم و هێزە ئیتحادیەکاندا دروست بووە و بووەتە ناوچەیەکی باش بۆ ئەوەی بتوانن دووبارە جوڵەکانی خۆیان ڕێکخراوەکان جوڵەکانی خۆیان لەوێوە دەست پێ بکەن و دواتر ڤایرۆسی کۆڕۆنا سەری هەڵدا و پەتاکە بۆ هۆی ئەوەی کە کێشەکە دووبارە زیاد بکاتەوە و خزمەتگوزاریەکان بۆ ئەو ناوچەیە ئەستەمتر بووە. هەر لەو کاتەوە کە لە داعشەوە ڕزگار کراوە هەرێمی کوردستان هەوڵێکی زۆری خستووەتە گەر بۆ ئەوەی سەرجەم کێشەکان بە شێوەیەکی ڕیشەی چارەسەر بکرێت و پەنابەران بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. هەروەها دەست کراوە بە دووبارە گەڕاندنەوەی هەمویان و ئێستا لە دووری چاوی میدیاکان ئەم کارە بە هەمان شێوە بەردەوامە و هەوڵ دەدرێت سەقامگیری زیاتر لەم ناوچەیەدا پیادە بکرێت و زیاتر لە 1440 خێزان زیاتر گەڕاونەتەوە ئەم ناوچانەوە. دەمەوێت لەم ڕێگەیەوە داوا لە دامەزراوە ئیتحادیەکان بکەم کە هەڵسن بە ئەرکەکانی خۆیان و پشتگیری لە پەنابەران بکەن و هاوکاریەکانی خۆیان بۆ کەمپەکانی
پەنابەران لە هەرێمی کوردستان بنێرن و هەروەها هەوڵ بدەن بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و بەتایبەتی ئەو ناوچانەی کە ڕوبەڕووی کێشە بنێتەوە بەتایبەتی پێویستە ڕێکەوتنامەی شنگاڵ جێبەجێ بکرێت بۆ ئەوەی پەنابەران دووبارە بگەڕێنەوە سەرزێری خۆیان. زیاتر لە 300,000 کەس لە ئێزدیەکان لە هەرێمی کوردستان دەژین، بۆیە دەمانەوێت ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی شیاو بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. بۆ ئەوەی سەقامگیری دەستەبەر بکەین پێویستە مادەی 140 دەستوری عێراقی جێبەجێ بکرێت کە ئەو تاکە چارەسەری ڕیشەیە و سەرجەم کێشەکانی ئەم ناوچانە چارەسەر دەکات. هەروەها داوا لە حکوومەتی اتحادی و نێوەندی نێودەوڵەتی دەکەم کە پەلە بکەن لە جێبەجێکردنی مادەی 140. هەروەها داوا دەکەین لە نەتەوە یەکگرتووەکان و سەرجەم نێوەندی نێودەوڵەتی کە بەردەوام بن لە پشتگیریکردنی پەنابەران و هەروەها کەشێکی ئارامیان بۆ دروست بکرێت بۆ ئەوەی بتوانن بە خۆویستانە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. هەروەها سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە پشتگیری هەرێمی کوردستانیان کردووە و بە تایبەتی دەستگای خێرخوازی بارزانی و نەتەوە یەکگرتووەکان و هەروەها نوێنەری سامی لە نەتەوە یەکگرتووەکان هەروەها سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئامادەبوانی خۆشەویست، هەرێمی کوردستان پێشترش و ئێستاش ڕوبەڕووی چەندین تونند و تیژی بۆتەوە کە لە چەند لایەنی جیاوازەوە بووە. هەروەها دەرگاکانمان کراوەتەوە بۆ هەموو ئاوارەکان و پەنابەران، تەنانەت ئەوانەی کەوا هاتوون هەوڵمانداوە بە خۆویستانە بگەڕێنەوە. هەرێمی کوردستان هەمیشە وەکو نمونەیەک دەمێنێتەوە بۆ پێکەوە ژیانی سەرجەم ئاین و ئاینزاکان و مەزەبەکان. ئاوارەکان لە هەرێمی کوردستان هەست بە ئارامی دەکەن چونکە ئارامیان بۆ دروستکراوە و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هاوشانی یەکتر بوون و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پێشوازیان لێکردووە و لەگەڵیان بوون. ئێمە دەمانەوێت وەبیری خەڵک بینەوە کە هەرێمی کوردستان بەردەوام بوون لە هاوکاریکردنی ئاوارەکان و پەلابەران. هەروەها سوپاسی هەمویان دەکەین سەرەڕای بارودۆخی سەختی ئابووری ئەم هاوکاریانە پێشکەش کراوە. هەروەها گەڕانەوەی خۆویستانەی ئاوارەکان بۆ ناوچەکانی سەهلنەی نەوا و ڕەبیع و سنجار بەردەوامە. لە کۆتاییدا دەمەوێت وەبیری هەمووتان بێنمەوە کە بە هەوڵ و کۆشەکانی هەرێمی کوردستان و ناوچەیەکان توانیمان مەترسیەکانی داعش بەلاوە بنین، بەڵام لە هەمویان گرنگتر ئەوەیە کە پێویستە بۆ چوونی تیرۆر و بۆ چوونی ئیرهاب بەلاوە بنرێت کە ئەم هەزرێکی مەترسیدارەوە پێویستە بەلاوە بنرێت و ئامادەین هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنێک بکەین بۆ بەدەستهێنانی ئەم دەستکەوتە و نابێت بهێڵین ناوچە ئەو ناوچانەی کەوا هێز ئەمنیەکانی تێدانە لەلایەن تیرۆریستانەوە بقۆسترێتەوە. لە کۆتاییدا داوا دەکەم سەرکەوتوو بین و بەهێز بین بەرامبەر بە سەرجەم زەحمەتیەکان و سڵاوتان لێ دەکەم دووبارە.